وەزارەتی شارەوانی و گەشتوگوزار کۆکردنەوەی زبڵ و خاشاکی شار و شەقام و ماڵ و شوێنە گشتیەکانی داوە بە کەرتی تایبەت. هەرچەند ناوچە و لە پارێزگایەک کراوە بە زۆنێکەوە، هەر زۆنە و کۆمپانیایەک سەرپەرشتی دەکات. ناوچەکانی قەزای سێ سادق و ناحێ و گوندەکانی ناڵپارێز و بەرزنجە بەشێکن لە زۆنی یەکی پارێزگای سلێمانی و لەلایەن کۆمپانیای گەردینەوە پاک دەکرێنەوە. دیارە کۆمپانیای ئێمە بە ناوی کۆمپانیای گەردین لە زۆنی یەک کە پێک دێت لە قەزای شارە زور هەڵەبجەی تازە وەروە قەزای سەی سادق و قەزای پێنجوێن بە تەواوی هەموو ناحیەکانی و گوندەکانیەوە ئەو سنوورە ئێستا سەر بە کۆمپانیای گەردینە. بەنسبەت کارمەند و بەنسبەت ئالیاتی ئیشکردن زۆر کەمە. ئێمە وەکو ئەوەی کە تەندەر لێدراوە و ئێمە 113 کرێکارمان هەیە بەڕاستی لە سنووری سەی سایق زۆر بەرفراوانە، یعنی دوو ناحیەی لە بەسەرەوەیە بەرزنجە و ناڵپارێز و تقریباً زیاتر لە 250 گوندی بە دەورەوەیە بە هەر هەموویەوە 250 گوندی زیاتر بە دەورەوەیە. ئەم بە هەر هەمووی بە 32 ئالیات ئیشی تێدا ئاکا و هەروە 113 کرێکارە. ئەو 113 کرێکارە دابش کراوە 11 بۆ بەرزنجەیە و 11شی بۆ ناڵپارێزە و باقیەکەی کە ئەمێنێتەوەنەوە یەک کرێکارە بۆ سەی سایق بنەوە دویە کرێکارە. دوای ئەوە ئێمە شۆفڵ و بندۆزەر و ئالیاتی کەمان هەیە، گسکمان هەیە لەسەر شەقامەکان، ئەوانەش پێویستیان بە کرێکار هەیە لە زمانی ئەوەی هەموو شەقامەکانیش کاتێک کە پاکەکرێتەوە بە گسک پاکەکرێتەوە ئیتر کرێکارەکانمان بەشی ئەوە نامێننەوە حەملەیان پێ بکەین، یعنی ئەتۆ دەرەوەی شار پێویستی بە پاکردنەوەیە. چەند شوێنێک کرێکاری بۆ دیاری نەکراوە، بۆ نمونە ئەو خەتانەی کە لە دەرەوەی شارن جادە دووسایتەکان کە ئیزدحامێکی زۆریان لەسەرە و هەروەها چەمی چەقان لێرە هەیە کە کرێکاری بۆ دیاری نەکراوە. کۆمپانیا لەبەر ئەوەی لەبەر بەرژەوەندی گشتی و سەعاتی خەڵک و جوانی شارەکە خۆی هەستاوە ئەو مەسئولیاتی گرتوتە خۆی کرێکاری بۆ دابین کردووە. ئەگینا وەکو حکوومەت لەوەیە کەم تەرخەم بووە بەڕاستی، ینی 113 کرێکار بۆ قەزایەکی گەورە زۆر کەمە. قەزای سەی سادق لەسەر بەپیترین خاکی کوردستان هەڵکەوتووە کە دەشتی شارە زورە. بەپێی ئاماری ساڵی 2017 ژمارەی دانیشتوانی ئەم قەزایە بە ناحێ و گوندەکانیەوە 91,511 کەسە. ژمارەی دانیشتوانەکەی لە ناوەندی قەزاکە زیاترە لە 65,000 کەس. ڕۆژانە بڕی 92 تۆن زبڵ و خاشاک لە قەزای سەی سادق کۆ دەکرێنەوە. ڕۆژانە بڕی 7 تۆن زبڵ و خاشاک لە گوند و ناحیەکانی ناڵپارێز و بەرزنجە کۆ دەکرێنەوە. من سیارەی من و ئیشی من جیاوازترە لە سیارەکانی تر بە حکمەوەی کە گەڵابی وەکو کەپسەکان نییە، بەیانیان سعات 5 ساعتێک پێش ساعت و نێک پێش سیارەکان تر دەرەچم و ئیشەکەشم تۆزێک زۆرە بە حکمیەوەی لەبەری کە ئیشەکەمان پاک و جوانتر بێت و خەڵک لێمان ناڕازی نەبێت، چونکە ئێمە خزمەت بە خەڵک ئەەکەین، ئێمە ئەم خزمەتەکە ئەیکەین بۆ خەڵکیەکەین. ڕاستە لە بری بڕێ پارەی کەمی شایە، بەڵام وەلحاڵ ئێمە بۆ خەڵکی ئەەکەین، خزمەتی خەڵکەکەین بۆ وڵاتەکەیشمانە. سعات 5 بەیانی دەرەچین ئێمە لە خۆم و دوو کرێکارین، ڕۆژانە ئیشەکەین لەو لادیانە ئەوەی سەر بە سەی سادق بێ لە سەرای سوبحان ئاغاوە بەو لاوە هەتا ئەگاتە چەناقچیان و ئەم لاکەشی هەتا ئەگاتە تەپی کەرەم کە سنووری هەڵەبجێ بینی سیسایق هەڵەبجێ تازە عەفو تقریبا سعات 2 بۆ 3 جاری وایە چێتە 4 ئێوارەیە ئێمە.
ئێمە ڕۆژانە چەند کێشە مەشاکیلێکمان بۆیەتە پێش وەک ڕووداوی ئەحداسێت ئەویژەوەیە کە لەلایەن خەڵکەوە کێشەمان بۆ دروست دەبێت ڕاستیەکەی ئەبینین بۆ نمونە کابرا چەند فەردەیەکی داناوە لە بەردەم ماڵەکەی ئێمە توانای کرێکارەکەمان یەک کرێکارن ناتوانێت بەرزی کاتەوە ناتوانێت باریکە ینی جاری وایە دانەیە جێڵین یان جاری وایە دوان جێڵین بەپێی پێویست کە نتوانانی توانامان نەبێ زۆر جا خۆشم داوەزمەوە کاریان بەڵام خەڵک وا تێ ناگات و ئەزانێن بەدەستیان قەت جێڵین قسەی ناشینمان بەرامبەرەکرێ زۆر شتی ناخۆش بەرامبەرمان کراوە بە کرداریش. سەرەتا ئێمە ڕۆژانە ئەمە کارمانە ئەم خۆڵ و خاشاکە هەڵەگرینەوە ئیشەکەمان بەڕاستی ئیشێکی زۆر ناخۆش و قورسە لەگەڵ ئەوەی شاموچەیەکی زۆر کەممانەیە منۆکو گەنجێکی ئەم شارە دوای ساڵانێکی زۆری خوێندن و نەبوونی هەلی کار و دامەزراندن ماوەی 3 ساڵ و نیوە ئەمە کارە ئەم کارەیەکەم بەڕاستی ئەم کارە کارێکی قورس و دژوارە هەروەها داهاتوویەکی نییە و موچەکەشمان زۆر کەمە و بەشی هیچ ناکات. بەهۆی نەبوونی هەلی کار و دامەزراندنەوە ماوەی 3 ساڵ و نیوە ئەم کارەکەم ئێمە خاوەن بڕوانامێن بەڕاستی کارەکەمان کارێکی قورسە ئەم لەلایەن حکوومەتەوە بە هیچ شێوەیەک لەجێ ئەو ماندووبوونە پاداشمان ناگرێتەوە ئەم لەلایەن خەڵکیشەوە بە چاوێکی ترەوە سەیر دەکرێن بەڕاستی وەکو هاوڵاتی پلە 2 پلە 3 سێرمانەکەن ئەمە ژوای کردووە بەڕاستی ئەمە زۆر نیگەرانی. گرنگە کە خەڵکی شەقامەکان ڕابگرن خەڵگاوکاریمان بکە بەڕاستی ینی خەڵگاوکاری ئەمە ناکە زۆربەی ئەو پاشە ڕۆینانەی کە هەڵیەدەن یان کە ئیکەنە ناو سەتلەکانەوە بەڕاستی سەتلەکانیان زۆر قورسە ئەمەوەی کردووە کە ئێمە زیاتر ماندوو بین زیاتر هیلاک بین بەڕاستی ینی کاری ئەمە زۆر زەحمەتە بە تایبەتیش لەم ڕۆژانە ینی کاری ئەمە زۆر زەحمەتە بەهۆی بوونی سەرما و باران و ئەمەوەی کردووە کاری ئەمە زەحمەتتر بێت ئارە وەڵا لە ئێستا بارانە بارێ و ئێمە ئیشەکەین ئەمە ژوای کردووە بەڕاستی کردوین. نانە تو بڕۆ پێش فهمتی بەڕاستی مامەڵەی خەڵک لەگەڵ ئێمە مامەڵەیەکی زۆر نادروسە بەو چاوە سەیری ئەمە ناکەن کە ئێمە خزمەتی ئەوانەکەین زیاتر وەکو فەرمان و ئەمر بەسەر ئێمە ئەیکەین و یعنی زۆر جار بەهۆی بوونی تۆزێک پاشماوەوە ینی ئەمان گەڕێنەوە ماندوومان هەکەن هیلاکمان هەکەن لە کاتێکە ئێمە کارێکی زۆر قورس و گرانەکەین و ئێمە ڕۆژانە لەگەڵ پاشەڕۆ و زبڵ و خاشاکە مامەڵەکەین کە بەڕاستی ینی زیانی بۆ سەر تەندروستی ئێمە هەیە چەندەها کەسمان تایە بەهۆی ئەم کارەوە ینی تووشی نەخۆشی بووە نەخۆشی گرتووە من خۆمێکێکم لەوانە
کە نەخۆشی پێستم گرتەوە بەوەی ئەم کارەوە بەڕاستی عنی کارێکی دژوارمانەیە خەڵک بەو چاوە سەیری ئێمە ناکە کە لە ئێمە تێبگات کارەکەی ئێمە ینی بۆ نمونە معاناتی زۆرە زێر هیلاکە بینتیایە خەڵک بەس ئەوەیەوە یعنی کە بەردەم ماڵەکەی خۆی پاکاتەوە و هیچ جێ نەمێنێ یان بۆ نمونە هیچ گیر و گرفتێک لە کارەکانە بەڵام ئەمە کارە ڕۆژانە گیر و گرفتی تێەکەوێ ناڕزایی تێەکەوێ ینی خەڵک زۆر چاوپۆشی لە ئیشەکەی ئێمە ناکات ئەمە ژوای کردووە کە ئیشی ئێمە بەڕاستی زۆر ئەستەم بێت بەڵێ ئێمە لە ئیشەکەمانە تووشی کێشەی تەندروستی بووین بۆ نمونە من خۆم تووشی تەندروستی حساسیت بووم هەبووە دەستی شکاوە هەبووە قاچی شکاوە یەکێک لەوانە خۆم بووم کەوتومەتە خوار لە ئۆتۆمبیل ئازارم پێگەیشتووە هەموو ئەمانە بەڵێ ڕوویاوە لە میشە ئێمە دوو داواکاریمان هەیە داواکاریێکیان لە خەڵک داواکاریێکیان لە حکومەت داواکاریمان لە خەڵکەوەیە کە هاوکارمان بێ لە مەعاناتەکانی ئێمە تێبگات لە ئازارەکانی ئێمە تێبگات داواکاریێکیشمانەیە لە حکومەت یعنی بەڕاستی ئەبێت ئاورێک لە ژیانی ئێمە باتەوە بەڕاستی ئێمە یعنی چەنەها کەسمان هەیە کرێچیە موچەکەی بەشی پێداویستەکانی ژیانی ناکات چەنەها کەسمان هەیە نەخۆشی درێژخایەنی لەگەڵایە چەنەها کەسمان هەیە یعنی بەڕاستی نەخۆشی دەرونی هەیە ئەم کارەیەکات چەنەها کەسمان هەیە موچەکەی نیوەی ئەیا بە عیلاج بۆ نەخۆشیەکەی یعنی حکومت بە دێڕێکیش بێ بە یاسایەکیش بێ باسی ژیانی ئێمەی نەکردووە دوایەوە ئەم ئیشەی ئێمە یعنی کەسی وامان هەیە 10 ساڵم ئیشەکەات بە هیچ شێوەیەک دینارێک بۆ معاشەکەی زیاو نەکراوە من خۆم خاوەنی بڕوانامەم یعنی بڕوانامەکەی من نەیتوانیوە 1000 دینار بخاتە سەر معاشەکەم یعنی تر چ دڵێکمان بەم موچەیە یا بەو بڕوانامەیە یا بەو ئیشە خۆش بێکە هەمان هەروەها دەیان جۆری تری دیایە کۆمپانیا کرێکار یعنی کرێکارمانەیە کرێچیە کرێکارمانەیە خاوەن پێداویستی تایبەتە بەڕاستی یعنی بێ حکومت لە هەوڵی ئەوە بێ پرۆژە یاسایەک دەرکات یعنی هیچ نەبێت موچەکەمان بکاتە ئاستێک کە لە ئاستی خزمەت و هەوڵەکانی ئێمە بێت چونکە بەڕاستی ئەگەر ئێمە ڕۆژێک نین بەڕاستی ئێمە ئەگەر ڕۆژێک نین بۆ ئەم کارە بەڕاستی دەتە هۆی بڵاوبوونەوەی زبڵ و خاشاک و بڵاوبوونەوەی ڤایرۆس و میکرۆب کە ئەمە زیانی بۆ سەر تەندروستی خەڵکەیە بەڕاستی یان ئێمە لەم کارە کرێکارمان هەبووە لە یانی خواردووە لەلایەن خەڵکەوە لەبەر ئەوەی کە بۆ نمونە کە شتێکی بچووکی لە بەردەم ماڵێکە جێ یەڵاوەیان جێماوە کەوتوێتە خوارەوە لەبەر ئەوە خەڵک لێ یاوە سوکایەتی پێکردووە بەڕاستی یانی لێدانی خواردووە ئەمانە هەمووی لە ئیشی ئەمە ڕوویاوە حکومت و سندیکا و هەتا ڕادەیەکیش با بڵم کۆمپانیا بە هیچ شێوەیەک بەرگریان لە ئێمە نەکردووە لە هەبوونی کێشەیەکە زیاتر وەکو ئەوەی کە جەختیان کردبێتەوە لە سەرمان یعنی بۆ نمونە وەکو حاڵەتی هین بووە حاڵەتی لێپرسینەوە بووە یعنی وەکو حاڵەتی لێپرسینەوە بووە وەکو حاڵەتی ئەوە نەبووە کە بەرگریمان لێ بکات کۆمپانیا و سندیکا و حکومەتیش تا ڕادەیەک
وەڵا ڕۆژی 8 ساعتەوە ناوی شەکەین شەکەمان قورسە تا بڵێ قورسە زۆر پیس و چەپەڵە ئیتر خەڵکیش بە نەو ئەسەیتەکە ئارە وەڵا 6:30 لەسەر کار ویشەکەمان زۆرە تا بڵێ ناڕەحەتە مەعاشەکەمان هەر کەمە وەڵا هیچەم خۆم کرێچیم 3 ساعت مناڵم هەیە بەشم ناکات تا 20 مانگ پێم نامێنێ نیوەیەم بە کرێ نیوەیە دەم بە کرێخان و ئەوانە و بە شیر و دابی و ئەمانە کەعاتالێکەکە بۆم سای خشمانتیە 450 وەرەگرێ ئیشی سعاتێکی نییە ئێمە 300 وەرەگری ناوەڵا بەشمان ناکە هەر بەشی کرێخانەوەکەوەکە بەشی مەسرەفی مناڵەکە ئارە وەڵا مامۆسەیە وەڵا داوایان لەکەنم ژینگەوێنە پیس نەکەن پیسیشەکەن نایکەنە عەلاگەیە شتێکۆ لیا پرژ و بڵاکەن و بەزاردەکە و پیسەکەی بۆ ئێمەیە وەڵا داواکاریمان لێ هێتوە زێ پاک و خاوێ ڕایگرن بیکەنە عەلاگەیە شتێکۆ هەر دابیلۆ سەرجاردا فڕکێ دەنێمێ هەڵگرین ئێمە بە حەقەت خەریکی کارێکی زۆر قورس و گرانین کە ئەوی ژینگە پارێزی ئەم وڵاتەیە ئێمە وەکو ئەرکمان دراوە بەسەرا و هەروەها پێویستیشمان بەوەیە مافەکانمان دابین بکرێ چونکە بە حەقەت ئەم ژینگە پارێزانەی کە ئێستا هەمانە ئەم پاکەوانانەی کە هەمانە هەمووی چینێکی فەقیر و چینێکی کەم دەستن لەبەرەوە ئەم ئیشە زۆر کەس نایکا بەس ئەم چینە فەقیرە ئەیکا لەبەرەوە مافەکانیان یعنی پێداویستیەکانیان ئەوەیە کەوا هەم لە ڕووی موچەوە موچەیەکی کەم وەرەگرن ئەمە یەک دوو زەمانێک نییە بۆ ئەم کرێکارە سبەینێ لە داهاتووە کە نەیتوانی کار بکە یعنی زەمانێک نییە کەوا ئەم جهدەی کە ئەیکە ئەم هەوڵ و کۆشەی کە ئەیکە لە پاشە ڕۆژە یعنی هاوکار بێ بۆ ماڵ و مناڵەکەی خاڵێکی تریش ئەوەی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەم پاکەوانە یا ئەم ژینگە پارێزە لە شوێنێکا تووشی ڕووداوێک بێ یا تووشی حادیسەیەک بێ یا تووشی خوانەخواست کارەساتێک بێ یعنی هیچ پاڵپشتێک نییە بۆ ئەم کەسە لەبەرەوە ئەم ئیشە ئیشی حکوومەتە بەسەر بە پلەی یەکەم کەوا حکوومەت ئاوڕێک باتۆ لەم ژینگە پارێزانە وەکو داوێتی بە کەرتی تایبەت و پێویستە ئەم حکوومەت خۆی وەکو چاودێری کەرتی تایبەتەکە ئاگای لەم پاکەوانانەش بێ بۆ ئەوەی لە داهاتوویەکە کە ئەم کابرا ئەم ئیشە ئەکا بۆ ئەوەی بتوانێت دڵی خۆش بێ بە ئیشەکەی بۆ ئەوەی چونکە زەمانێک ببێ بۆ ئەوەی سبێنێ ماڵ و مناڵەکەی ئیسفادەی لێ بکە مەبەستمەوەی پلانێکەیە بۆ ئەم ژینگە ئەبێ پلان هەبێ بۆ ئەم ژینگە پارێزیە سەرەتا ئەبێ حکوومەت خۆی پلانێکی هەبێ بۆ ئەم وڵاتە چونکە یعنی وا بکە لە هەموو دوکاندارێک سەلەیەکی خۆڵدا بنێ بۆ ئەوەی ئەو زبڵ و خاشاخی هەیە بیکاتنا ئەو بۆی ئەو ژینگە پارێزە زۆر ماندوو نەبێت دوو هاوڵاتیان کەم بەدەم یعنی ناڵێن هەمویان کەم بەدەم ئەم ژینگە پارێزانەوە هەن یعنی زبڵ و خاشاکەکەی خۆی لە ماڵەوە دێنێ ئەیکاتە یان لە ناو بازار یا ئەیکاتە شوێنێکی تر ڕۆژانە ئێمە دوو ڕۆژجارێک سیارەی زباڵەمان ئەگاتە هەموو ماڵێک بەڵام لە سەرە ڕای ئەوەش هەرەی هێنن بۆ بازار و هاوکاریمان کەم ئەکەن و ئەم ژینگە پارێزانش یعنی بە حەقەت زۆر ماندوو ئەبن وەڵا داوام لەوەیەکەوە خەڵک هاوکارمان بێت ئەم نیشتیمانەی هەمومانە ئەم وڵاتەی هەمومانە ئەبێ هەمومان پارێزگاری لێ بکەین نەکەر ئەم چینە هەژارە پارێزگاری لێ بکە هاوکاری یەک بین بۆ ئەوەی ئەو
ژینگەی ئەم وڵاتە پاک بێت ئەو زباڵەی کە هەیەی یابی کاتە سەر لێک و یا چاوەڕێ بکە لە ماڵەوە تا بۆ ڕۆژی ئایندە ئەو سیارە دێتە بەر ماڵەکەی نەیهێنێت بۆ بازار و بیقات بە چونکە هەر کەسێک کلێنسێک فڕێدا ئەوێ پیاوێکی بە تەمەن هەڵیگرێتەوە جا لەبەرەوە ئەوێ بەزەیان بەم ژینگە پارێزانەی ئێمەشا بێتەوە و ڕێزیش لەو ئیشیان بگیرێت لە وڵاتی ئێمە کەم بە چاوێکی کەم سیرەکرێ بەڵام لە وڵاتانی ئەو وڵاتە پێشکەوتوانە کە بەوە پێشکەوتون کەوا یعنی توانیویانە ژینگە پارێزێک یعنی مافێکی زۆر و داهاتێکی زۆریشی ئەدەنێ بۆ چونکە یعنی ئەم ئیشە قورسە ئەم ئیشە ئەوەیە و ڕێزیشی لێ ئەگیرێ بەڵام لای خۆمان بەداخەوە ئەو ڕێزە کەم ئەگیرێ. من لساعات 6 بۆ 4 8 ساعتی شەکەم 8 ساعات ئیشەکەی منیش هەتا ئەم سەرپردەیە لەگرەوە هەتا وەکم بەردەم دایرەی کارەبا ئەو کۆڵانانە بۆ سەرۆ ئەم کۆڵان سیلاحفرۆشانە ئیتر ئەمە ئیشەکەی من لەم منتیقایە وەڵای ئەم زبالەیە کەینە ناو ئەم حاویانە و سیارەیە باریەکەی وەڵایە و معاشە 300,000 300,000 بەش ئێمە ناکە 300,000 من لەخوا بە زاوێخانی خۆمەیە بەس هەیە کرێت چییە هەیە کرێت چییە ئەم جارە پارەکەیان لە کاتی خۆیان حکومە ناناتی ئەوانش هەموو سەریمانگە بیان بە ئێمە پارەکە دوا ئاکەوێ ئیتر وەڵایی ئەو دواکەوتنە بۆ ئێمە خراپە و ئەم پارەش بەشی ئێمە ناکە وەڵاهی ئەم پارەی ئێمە ئەبێ وەکو مێشەنگ بۆی پیاگیرین هەتا سەری مانگ ئەگەر وەکو مێشەنگ بۆی پیانەرین هەر زوو هیچمان پێ نامێنێ ئەبێ هەتا نزیک سەری مانگ ئێمە بۆ گرین بەم تۆزە پارا بیێڵینۆ لەبەر ئەوە لێمان نەبڕێ جا هەنگیش لە هاوی ناکۆیە کاتەوە ئیتر بۆی پیاگرێ هەتا بە هەر ئەو هەنگوێنە ناخواتۆ ئەیێڵێتەوە ئێمەش بەونەوە هەتا سەری مانگ ئەبێ دەست پێوە گرین وەڵڵاهی خەڵکی هەتا حەدێ بڕێکی باشە بڕێکیژی باش نییە ئسێ ئێمە ڕۆژانە لە ناوماڵانە زۆربەی وێنێ فرۆشی وایە ئەم سەرپردە ڕێو نییە بجوڵی بڵێن کۆڵانەکان ماڵان نزیک ئەمەی نزیک وێیە ئەمانەی تێەکە ئەیەنێ لەرا فڕێە بە سیارە یێنێ فڕێە ئەوە ئیمڕۆ باران بووە باشترە ئەینا ڕۆژ وا هەیە ڕێو نییە لەرا بڕۆی وەڵای داواکاریم لەو خەڵکە هەیە ئەوەی لە ماڵان و کەس چت نەیەنێ دوکانارەکانیش بڵێ مەدعەمەکان مریش فرۆشەکان داوایان لێ یەکەم نەچن بە عارەبانە 1,000 دیناری بەنێو بیەنێ لەورا داینێ با حەج کەس لەبەر دوکان خۆیان داینێ ئێمە کۆیەکەینەوە هەڵێگرین بەس نە هەمی بێنن ئالەرا کۆیکەنەوە
ئەو خاشاکە و خۆڵی کە ئێمە کۆیەکەینەوە ڕۆژانە پێک دێ لەمانە خواردن بە ڕێژەیەکی زۆر کانزا پلاستیک پەڕۆ قوماش شوشە جۆری تریشی تێدایە وەکو بڵین کە جیا ناکرێتەوە ڕۆژانە نزیکەی 100 تن کۆکرێتەوە ئەو تیمی کۆمپانیا گردین کە ئیشەکات کرێکارەکانمان 100 تن پاشماوە کۆ دەکەنەوە نزیکەی 100 تن پاشماوە کۆ دەکەنەوە دەیهێن بۆ شوێنی تایبەتی خۆی کە ئێرەیە لێرەدا پۆشتێ بە شێوازێک بۆ ئەوەی کە بڵاوی پێ نەکرێت و نەچێتەوە بەسەر شارە ئەو داپۆشینە کە ئێمە سیارەکانمان خۆڵ و خاشاکە هێنەوە بۆ ئێرە لێرە ڕۆی دەکەن و بە ئامێری تایبەت حەفار و بلدۆزەر زایدەن گەڵابەیەک و شۆفڵێکە لە خوارەوە خۆڵی بۆ دەهێنێت و لێرە دایە پۆشن زباڵەکە بۆ ئەوەی کە دیار نەبێت و نەچێتەوە بەسەر شارە. تێکڕای جۆری ئەو زبڵ و پاشماوانەی ڕۆژانە لە سێ سادق و ناڵپارێز و بەرزنجە کۆ دەکرێنەوە بریتین لە بڕی 40 تۆن خواردن، بڕی 11 تۆن لە جۆری کاغەز و مقەبە، بڕی 6 تۆن لە جۆری پلاستیک، بڕی 7 تۆن لە جۆری کانزا، بڕی 6 تۆن لە جۆری شوشە، بڕی 6 تۆن لە جۆری پەڕۆ قماش، بڕی زیاتر لە 24 تۆن لە جۆرەکانی تر. دیارە بە پێی ئەو تەندەرەی کە تێدا هەیە کرێکار ڕۆژانە ئەبێ 8 سەعاتی تەواو ئیشکات ئیشەکانی بەو شێوێ دابش کراوە لە سەعات 7 بەیانیەوە ئیشەکرێتەوە تاوەکو سەعات 12 سەعاتێکی سرعاتیان هەیە و دوای سەعات یەک دێنەوە سەر کارەکانیان تاوەکو سەعات 3 بەو شێوێ ئێمە بەڵێ شەفتی شەوانیشمان هەیە ئێمە سارەیەک و 2 کرێکار شەوانە دەرەچێ دوای ئەوە 4 کرێکاریشمان شەوانە زبڵ و خاشاک کۆکەنەوە و کەپچێکیش هەڵیەگرێتەوە بەڵێ ئەمە تقریبن لە 1/7ەوە دەستمان بەکار کردووە تا ئێستا 3 وەجبەت جل هاتووە یعنی 3 وەجبەت چل لە 1/7ەوە تا ئێستا 3 وەجبەت جل هاتووە بەهۆی ئەوەی کە گۆڕانکاری ژینگەی ڕوویداوە بە پێی وەرزەکان جلەکانە گۆڕێ پێڵا و دەستکێش و ئەو وەسایلانەی کە لە خۆپارێزیە دەمام کە هەر هەمووی لەسەر کۆمپانیا واجبە ئەو شتانە دابین کە بۆ کرێکارەکانی بە حەقەت ئەمڕۆ لە کوردستان لە هەموو لایەکەوە ئەزمە و چۆنەڵێ بێئیشێکی گەورە هاتوۆتە پێشەوە ئەوە هۆکار بۆ بەوەی کە ئەمڕۆ کرێکار مەجبورە بە موچەیەکی کەمیش بێ ئیشکات ئەگینا ئەو موچەیە کە ئێستا ئەمڕۆ لە چاو ئەو موچەیە کە ئەدرێ بە کرێکارەکان موچەیەکی زۆر کەمە بەڕاستی بەشی بژێوی ژیانیان ناکە بە هیچ شێوەیەک کرێکارەکان دیارە ئەوەش ئەکەوێتە سەر ئەوەی کە حکوومەت تەندەرەکان بە نەعادالاتی بەڕاستی بۆ موچەی کرێکار و موچەی فەرمانبەر و یان موچەی بەرپرسەکان زۆر جیاوازی هەیە لە ئاستێکی زۆر نزمدایە ئەو تەندەرانەی کە لێ درراوە حکوومەت تەقلیسێکی تەواوی تێدا کردووە بەشی ئەوە نایڵێتەوە کە کۆمپانیا سودمن بێ و یاخود کرێکارەکان تێستا سودمن بن بەنسبەت ئەو لایەنەی کە ضرورە بۆ کرێکار بکرێ لانی تەندروستی کۆمپانیا وەکو لایەنێکی ئەخلاقی کە لە تەندەرەکە هاتووە هەموو وەرزێک پشکنینیان بۆ ئەکرێت بەڵام ئەکرێ ئەوە خاڵێکی زۆر گرینگە بۆ کرێکار یاخود بۆ کۆمپانیاکان ئیحتیمامی پێ بدەن زیاتر کە پشکنینی بەردەوامیان هەبێت چونکە بەڕاستی تعامل لەگەڵ ژینگەیەکە کرێ ئێمە ژینگە پاکەکەینەوە پیسایەکەی ئێمە کار لەسەر پیسایی و شتە ئەو شتانەی کە فرێ ئەدرێن کە بەکار نهێنێت کرێکار کار لەسەر ئەوانە ئەکات ئەوەی کە من ئیشم لە کۆمپانیا کرد بێت تا ئێستا هیچ بیمەیەکی بەو شێوەیە نەبووە کرێکار دوای تەوابوونی ئیشەکەی خانەنشین کرابێت بە هیچ شێوەیەک شتیوام نەبینیوە تەنها ئەوەیە کە کۆمپانیاکان لە ڕوو هەر وەکو ناحیە ئەخلاقی و ئینسانی وەکو هاوکاری کرێکارەکانیان کردبێ ئەگینا هیچ شتێک مەجبوری نەکردوونە تاوەکو ئەو لایەنە بگرنە بەر کە کرێکار دوای تەوابوونی ئیشەکەی یان تەمەنی یان حاڵەتێک بێت یان بریندار بێت لە ماڵەوە بکەوێ
خانەنشین کرابوو بێت لەسەر کۆمپانیەکان تا ئێستا ئەو شتە ڕوو نێداوە بەڵام ئەکرێت ئەوە حکوومەت چۆن کرێکار و مۆزەفەکانی کەی کە شمولی خانەنشینەکەن حەق وایە ئەو کرێکارانش بەو شێوەیە شمولی ئەو خانەنشینە بکەن حکوومەت ئەوە بگرێتە ئەستۆی خۆی. تایبەت بە کۆمپانیەکانی کۆکردنەوە و گواستنەوە و داپۆشینی خۆڵ و خاشاک و هەروە چارەسەرکردنیشمان هەیە لە کۆتاییدا کە ئێستا لەلایەن کۆمپانیەکانی لە سنووری شارەوانی ئێمە لەلایەن کۆمپانیای گەردینەوە جێبەجێ دەکرێت پرۆژەکە. ئێمە وەکو تەندەرەکان و مەرجەگشتیەکان و گرێبەستەکان کە کراوە لە ڕاستیدا یەکێک لە بڕگەکان ئەوەیە کە پێویستە کۆمپانیەکان بڕی 550,000 دینار بۆ هەر گژینگە پارێزێک دابین بکەن بەڵام ئەمە وەکو بڕی پارەدانرا وەکو تەندەر بەڵام لە تەندەرا خۆتان نەزان کۆمپانیەکان بڕگەکان ئەگەر زیاد و کەمی لێنەدەن لە بڕگەکانە هیچ قازانج و خێرێکی ناگات کە ئەمە حەقی شەرعی و قانونی خۆشێتی لەبەرەوە بەڵام ئێمە مەرجەکمان داناوە لە بڕیلێکێک لە بڕگەکان لە ناو مەرجەکانە ئاماژەمان پێکردووە کە پێویستە کۆمپانیەکان لە 450,000 دینار کەمتر نەدەن بە کۆمپانیا بە کرێکارەکان و بە ژینگە پارێزەکان کە ئەمە زۆر ضرورە چونکە ئەو بڕەپارەی کە لە ئێستادا ئەدرێت ژینگە پارێزەکان بەشی بژێوی و بەشی حاڵەتی خوانەخواسە نەخۆشی و نەخوازراوانیان بە هیچ شێوەیە ناکات جا لە بەرەمە پشگیریان دەکەین و جەختیش لەوە ئەەکەینەوە و چەند جاریش داوامان کردووە نووسراویشمان کردووە کە پێویستە کرێی ژینگە پارێزەکان لە 450,000 دینار کەمتر نەبێت. ئێمە کە ئاماژەمان پێکردووە لە گرێبەستەکە و لە مەرجەکاندا وتومانە بە دەستەبەری کۆمەڵایەتیەکەوە کە خانەنشینیە بەوە بگاتە 450,000 دینار نەک 450,000 بدرێتە زایدەن ئەوەش یعنی بە هەمووی وە پێویستە بگاتە 450,000 خۆی ئەوە پێیاسا و ڕێنمایەکان خاننشینی ئەوە هەیە ئتر ڕێژەیە کە بەرمە نسبەتی لە 10 لە 12 هەیە لە 10 هەیە بەپی بڵێن سێکتەرەکان وڵی مامۆساگیان ئێمە لێ ناشارم و ینی ئەو گرفتانە لەم وڵاتی ئێمە هەیە لە وڵاتان بڕۆ ژینگە پارێز ئەندا زیارە یعنی معاشەکەی زۆر زیاترە بەڵام لای ئەمە بەعکس و ینی تۆ گەر ژینگە پارێزێک نەبێت ئێمە دوێنێ 10 تەلەفۆنمان کردو تا ئێران بۆ پاکردنەوەکە شارەوانەکەی خۆمانە یعنی کارەکان و وڵات و پاراستنی ژینگە و سیمای جوانی شار بە ژینگە پارێز دەڕات من ئەگەر بە من بڵێیت پێویستە بەرزترین معاشیان هەبێت بەرزترین ڕاتبیان هەبێت ئەوان بە تەکید حکوومەتی هەرێمی کوردستان بەبییر لەو حاڵەتە بکاتەوە ژیانی ژینگە پارێزگان چاک کات چونکە بەو شێوازە ئێمەش پشگیری داواکانیانی لە 100%. حکومەت و کۆمپانیەکان لەسەر ئەرک و ماندووبوونی ژینگە پارێزان کاری پاکردنەوە ئەنجام دەدەن لە بەرامبەر ئەرکێکی قورس کرێیەکی کەم بە ژینگە پارێزان دەدەن کە بەشی بژێوی ژیانیان ناکە هەروەها دابین نەکردنی بیمەی تەندروستی و مافی خانەنشینی کە لە گرێبەستی نێوان حکومەت و کۆمپانیەکاندا هاتووە و بەڵام جێبەجێ ناکرێت بەشێک لە هاوڵاتیانیش بەبێ گوێدانە ماندووبوون و ڕەچاوکردنی ئەرکی قورسی ژینگە پارێزان بەردەوامن لە زیادکردنی پاشەڕۆکانیان و فڕێدانیان و هەندێک جاریش پێشێلکردنی مافەکانیان بەڵام خۆ من زبڵ نیم من زبڵ ڕێژم من ژینگە پیسکەر نیم ژینگە پارێزم